دکتۆر بچینە چارەسەری توانین بڵێن کۆتا ئاستی ئەو نەخۆشیە کە نەخۆش هەموو ئەو ئاستانە بەجێ دەڵێزن هەوکردن و گەورەبوونی پرۆستات تووشی شێرپەنجەی پرۆستات دەبێتن. چارەسەر لە بۆ شێرپەنجەی پرۆستات و ئاستەکانی هەرێک لە ئاستەکانی شێرپەنجەی پرۆستات. من چارەسەری گەورەبوونی پرۆستات زۆر بە دەرمان چارەسەر ناکرێت بە تەواوی لەبەری پرۆستاتەکە یان زۆر گەورە بووە یان کێشەی تری بۆ نەخۆش دروست کرد وەکو دروستبوونی بەرد لە ناو میزەڵدان یاخود دروستبوونی جیرفانە لە ناو میزەڵدان. برۆ کاتێکی زۆر ئەو پرۆستاتە ماوەتەوە نەخۆشەکە چارەسەری نەکردیە و ئێهمال کرایە و خەلەلی تری بەدوا دروست بووە. لەو حاڵەتە کە پرۆستاتەکە زۆر گەورە بوو و بە دەرمان چارەسەر نەکرا ناچاری چارەسەری پرۆستاتەکە بە شێوازی نەشتەرگەری بکرێت. ئەو شێوازە نەشتەرگەری نوێیانێکی ئێمەسا پەیڕەوی دەکەین و بەکاری دێنین ئەوەیە کە لە ڕێی کونی میزەوە پرۆستاتەکە بە لێزەر هەڵبگرین و بچوکی بکەینەوە بە تایبەتی ئەگەر بەردەکەی ناو میزەڵدان بچوک بوو یاکرد ئەو جیرفانانی میزەڵدان پێویستی بە چارەسەری نەشتەرگەری نەبوو. بەڵام لە کاتێک کە بەردەکەی ناو میزەڵدان گەورە بووی پرۆستاتەکەش زۆر گەورە بووی بە لێزەر چارەسەر نەکرێ و لە ڕێی کونی میزەوە نەتوانی پرۆستاتەکە دەربکەی ئەو کات ناچاری بە شێوازی نەشتەرگەریکردنەوەی خواردەوەی زیک پرۆستاتەکە دەربهێنرێ و ئەو کێشانی کە لەگەڵی بووە لە هەبوونی بەردەکە دەربێنرێت ناو میزەڵدان یاخود دەگەر جیرفانەی زۆر گەورە دروست بوو ئەوانیش چارەسەر بکرێت. باشە دکتۆریانی دوو ئەگەر هەیە لە کاتی نەشتەرگەری لە بۆ چارەسەری گەورەبوونی پرۆستات دوو ڕێ یان لابردنی ئاباڵێن یان لابردنی بەشێک لە پرۆستات یان لابردنی هەموو لابردنی زۆربەی زۆری پرۆستاتەکە ئەو کات لە ڕێگەی میزەوە دەکرێتن و تەواو تاوەکو کەپسولی یاخود ئەو چیفەی پرۆستاتەکەی ناوە دەچین پرۆستاتێک هەڵدەگرین هەندێک حاڵەتی تایبەتمانەیە تەنها لای خوارەوەی پرۆستات هەڵدەگرین پرۆستاتەکە هەموو هەڵناگرین بۆ ئەوانەی کە دەیانەوێ قەزفیان ببینێتن یاخود ئەوانەی بە تەمای منداڵن چکە ئەوەش گرینگە بزانین نەخۆشەگە لە تەمەنێکی زوو پرۆستاتی هەڵگیرا کێشەی زۆری بۆ دروست دەبی لە مەوزوعی منداڵ بوون لە مەوزوعی کێشەی جنسی کە دوایە لە بۆی دروست دەکاتن بۆیە زۆر جار نەخۆشیە دێتن پەشیمانیان دکتۆرەکە پێ نەگوتۆ یاخود لەش بە شێوازێکی نازانستی چارەسەرکرایە لە تەمەنێکی زوو کێشتا ژیانی ئاسایی خۆی بەردەوامە پرۆستاتەکەی بە نەشتەرگەری بۆ هەرگیرایە و کات چارەسەری و حاڵەتەی زەحمەتە ناتوانانی ئەو غەڵەتەی کە کرایە چای بکەوە.